وڵاتان. وەک هەمیشە ژنان بنیادنەری ژیان بوون لە بوارە جیاجیاکاندا و هاوشانی پیاوان لە هەموو بوارەکاندا پێشەنگ بوون. بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیش بێبەش نییە لەو ژنە چالاک و بەتوانایانەی کە لە کارکردن و خزمەتکردن بە هاوڵاتیان بەردەوامن. ڕۆژانە ئێمە زۆر هیلاکەبین دوو شەفت دەوامەکەین واتە لە هەشت دەستەکەین بەدەوام تا یەک شەفتێک لە هەشتیشەوە بۆ 5 ئێوارە شەفتی دووەم. ئیشەکانمان چییە؟ ینی بڵێن وەکو پشکنین من کێشەمان زۆر بۆ دروستە بێ کێشەی پارەی زۆر ئاڵتونی زۆر خەڵکەکان هاتوچۆ زۆرەکەن ینی لە ژوورەوە سیرەکەی خەت خاوە وەکوەوەی کە خەت خاوەوانیش تەحملیان نییە هاتوچۆ زۆرانی بۆ نمونە نەفەری وا هەیە زیاد لە 10 جار ئەچێتە دەرەوێتە ژوورەوە بەڕاستی زۆر ناخۆشە کە تەفتیشی پێشێڵی بڵێ با تەفتیشت کەم تووڕە ئەبێڵێ خۆ من ئێستا هاتمە ژوورەوە. من وەکو خانمێک لە پاسپۆرتی سلێمانی بەردەوامم لە کارەکەی خۆم بە شانازیەوە شان بەشانی برا ئەفسەرەکانم بەردەوامی لە کارکردن جگە لە ئیشی ئێرە طبعاً ئیشی ماڵەوەشمان هەیە وەکو هەموو خانمانی تر ئیشی ماڵەوەشمان ڕایەکەین و ئیشی دایرەش ئەکەین. لێرە طبعاً هاوڵاتیان ڕۆمانتی ئەکا بۆ پەڕیستن فراوانی و بە شانازیەوە ئیشیان لەگەڵا ئەکەین کێشە ئەبێ جار بە جارێک ئەوە هەڕوو ئەیات طبعاً بەڵام ئێمە هەوڵێن بەردەوام بە نەرمونیانی بە شێوەیەکی باشتر لە هەموو شوێنەکانی تر خزمەت بکەین و ئەرکی سەرشانی خۆمان جێبەجێ بکەین و ئەو پێویستیانە یان مەسەلەن هاوڵاتی کێ بۆ ئێرە بۆ دەرکردنی جیاوازە ئێمە بە شانازی و ئیشیان بۆ ئەکەین. من وەک خانمێک لە بەڕێبەراتی پاسپۆرتی سلێمانی بەرپرسی هۆبەی پێدانەوەی پاسپۆرتم و ڕۆژانە ئێمە دوو شەفت کار دەکەین شەفتی بەیانیانمان هەیە تا سەعاتێک و ئێوارانیشمان هەیە 1 بۆ 5 بەڵام من بۆ پێی کە هەڵگری پلەکەمە دەبێت لە ئاستی مەسئولیەتەکەشدا بم من ڕۆژانە کە دێم ساعت 8:04 دێمە دەوام ئەگەر ئیزدیحام بێ هەردوو شەفت دەوام دەکەم ئەگەریش کەمتر بێ ئیزدیحامێکە ئەوە لە دوای ساعت 3:04 ئیدی ئەتوانم بڕۆمەوە. لێرە ئێمە 25 کارمەند لە بەشەکە ئیش دەکەن هەمووشی لە پێناو خزمەت بە هاوڵاتیانە خۆشتان دەزانم بەڕێبەراتیەکەمان شێوازی کاری جیا لە هەموو بەڕێبەراتەکانی کە سیستمێکی ئەلکترۆنیمان هەیە و کارەکانمان بە شێوازێکی تەکنیکی جوان دەڕوات هەمووی ئامێری ڕقم هەیە و بەسەرە و بە پێی حەقی خۆی دەڕوات. ڕۆژانە طبعاً ئێمە کە جاری وا هەیە سەروی 1000 جواز دەدەینەوە بە خەڵک لەو نێوانەدا ئێمە زۆر جاروبەروی گرفت دەبینەوە لەگەڵ هاوڵاتیان چونکە ئێمە 6 کابینەمان هەیە جاری وایە هاوڵاتیان تووشی هەڵچوونێکی دەرونی دەبن لە نەتیجەی چاوەڕوانیەکی زۆر لەبەرەوە ئێمە وەمان کردو کە ئەو تەزەخمەش لەسەر نەفسێتی ئەو کەسە کەم بکەینەوە کاتێک کە دێ و سەرەکەی دوورە پێی دەڵێن مەسەن تۆ بڕۆ 2 ساعتی کەوەرەوە یان 3 ساعتی کەوەرەوە بەرت دەکەوێت بۆ شێوەیە هەوڵمانداوە ئەو جانی بە سلبیەش لەسەر هاوڵاتێکە ئەو هەڵچوونە دەرونیەشی لەسەر کەم بکەینەوە و تا پێشمان بکرێ کار ئاسانی دەکەین بۆ چەند چینێک لە ناو هاوڵاتیان بۆ نمونە ئەوانەی مناڵیان وردە ئەوانەی نەخۆشن ئەوانەی حاڵەتیان بەرچاوە کە مەندام کە سوکاری شەهیدان یعنی خۆیان دەتوانێت شاید حاڵ بن بۆ ئەوتانێک کە من ئێستا دێڵم ئەو پەڕی تەساهولاتمان کردو لە بۆ هەموو هاوڵاتیان هەموو کەسێکیش مافی هەیە بێت جەواز دەکە هەر لە منداڵێکەوە کە سەعاتێکە لە دایک بووە تا بەتەمەنترین شەخص. لەم راپۆرتەدا ئەرک و چالاکی و ماندووبوونی ژنانی ئەم بەڕێوەبەرایەتیە ئەخەینە ڕوو کە بەردەوام ماندوونە ناسانە و خەمخۆرانە ئەرکی خۆیان بەجێ ئەهێنن سەرەڕای ئەرکی ڕۆژانەشیان هاوکارێکی باشی بەرامبەرەکەیانن. من وەکو کارمەندێک لەم بەشەیە لە بەشی کاروباری پاسپۆرتی سلێمانی چونکە ئێمە وەکو کە لەم بەڕێوەبەرایەتیە خزمەت بە هاوڵاتیانەکەین ئەرک و ماندووبوونی خۆمان هەیە بەشەکانی ئێمە چەند بەشێک بەشی ئیداری و بەشی کاروباری پاسپۆرتمان هەیە بەشی کاروباری پاسپۆرت لەم بەشەیە یان ئێمە خزمەتێ بە هاوڵاتیانەکەین کە زیاد لە هەوڵ و ماندووبوونی خۆمان لێرەیە بەڕێکن لەگەڵ هاوڵاتیانە
یعنی زۆر جار ئەوەیە کە زۆر کێشە مەشاکل بەرەو ڕووی ئێمەیەسەوە. من وەکو ئێرە لە دایری پاسپۆرتی سلێمانی کارمەندی ئێرەین پلەکەم بەڕێوەبەری هۆنەری پێشکەوتووە. لێرە وەکو ئیشی ژوورەکەمان ئێمە بەشی ئەرشیفین هەموو فیلێک کە لە خوارەوە ئیشی بۆ کرێ و خەڵی هاوڵاتیەکانیان ئیشیان ڕایی یەکرێ ئەخیر شت وەکو کۆتاشت یەتە بەشەکەی ئێمە و لێرە فیلەکان ئێمە خت داخلی کۆمپیوتەر یەکەین و تەقیم یەکەین و داخلی کۆمپیوتەر یەکەین دوای وشکە هاوڵاتێکی توانێت بۆ گرتنەوەی پاسپۆرتە کۆنەکەی ئێمە سێرجێک بۆ ناوەکەی ئەەکەین و پاسپۆرتە کۆنەکەی لە فیلەکە دەرێنین و تۆماریەکەین لای خۆمان و ئەینەوانێ بە هاوڵاتیەکە. وەکو ئەرچی ئێمەش وەکو هەموو براکانی ئێرەکە لەگەڵیانە ئێمە هاوکارین. ئێمە شەروەکو کارمەندەکانی تر بین لەم بەشەیە هەموو بەشێک خامێکی تایەوە هەر خامێک هەڵەسێ بە ڕاپڕانی ئیشوکارەکان ئیتر من ناتوانم بڵم شان بەشانی پیاوچکە هەر کەسە و لە مینبەرێکی خۆیان ئیشەکە چی ڕەگەزی نێر بێن چی مێبێ بەڵام من وەکو خۆم لەم بەشی ئایتی پیاڵێن و بەشەکەمان هەڵەستێ بە ئێمە جیازێکمان هەیە کە جیازی سەروەری پیاڵێن ئەم جیازە پەیوەندی بە هەموو بەشی ناوەوەی بڵین بەشی ئیداریەکانەوەیە وەزاییدەن ئێمە چاودێری کامێرەکانمان هەیە ئەمەش زیاتر بۆ ئەو دامانناوە کە سەپەرشتی و هاوڵاتیان کاتێک کە بزانین چقاعەیە زۆر قەرباڵخە مە زۆربەی کات وەزیفەکەی خۆمان جێڵی یارمەتی ئەمانین بۆی ئەم زەخت و قەرباڵغە نەبێت لە ناو دایرەکەمانەوە لە خۆشببختانانی تا ئێستا یەکێکین لەو دایرانە کە باشترین ڕاپەڕاندنی ئیشوکارەکانی هاوڵاتیانمان جێبەجێ کردو و لێ ڕاگە خەلەلێک هەبێتیان زۆر جار هەیە بەرزونزمی هاوڵاتیەکە بێتە مای ئەوەی کە بێزاکەر بێ ئەم ئەتوانین لێرەیە بڵین بڕین بەهانیانەوە هێوریان کە چکە بەڕاستی دایرەکەمان زۆر قەرباڵخە جاروە ئەمەە هاوڵاتی ینی سەردانمانەکەن ینی ئەوەنە قەرباڵخە ئیتر بلێر وەتوانی کۆنتترۆلی هەموو ئیشوکارەکانکەین. ئەم ژنانە وەک پیاوان هەموو قۆناغەکانی بوون بە پلەی سەربازیان بڕیوە و وەکو پیاوان هەموو ڕاهێنانەکانیان بینیوە و ئەیانەوێ ئەوەمان پێ بڵێن کە ژنانیش ئەتوانن قوریسترین کار ئەنجام بدەن. ئەرکەکانی ئێمە بریتە لە ئەرکی ڕۆژانە زیاتر ئێمە سەرپەرشتی کارمەندەکانەکەین لە ڕووی مۆڵەتەوە لە ڕووی دامەزراندنەوە لە ڕووی گواستنەوەەوە لە ڕووی ئەم شتانەوەی ینی ئێمە زیاتر کاروباری کارمەندەکانەکەین نەکاری پاسپۆرت لە خوارەوانێ نی زیاتر ئێمە کارەکانمان تەنزیمکردنی کاری کارمەندەکانی ناوخۆمانە و سادرەکردن و واری هاتوڕۆشتی ئەو نووسراوانەی کە لە بەڕێوەبراتەکانی دەرەوە بمانێت ئێمە بەپێی بڕوانامە بەتەکید ئەو شوێنانی کە ینی هەر کەسە لە شوێنی شیاوی خوادانراوە زیاتر پێویستمان بە بڕوانامەکان هەیە بەڵام هەندێک شوێنیشمان هەیە ینی کە پێویستی بە بڕوانامەیە کە ئاسەکەی نزم بێ ینی لەو شوێنشە کەسێکی لەیە کە بڕوانامەکەی ئاسەکەی نزمە بەڵام شوێنەکەی گونجاوە بۆ ئەو بڕوانامەیە ئەگەنە زیاتر ئەو کەسانەمان لایە کە بڕوانامەکانیان بەرزە کارەکانی بەشی یاساکەین کە بریتین لە تازەکردنەوەی جواز بە هەموو نەوعەکانیەوە یەتە ئەم بەشەوە لە تەواو بوونی پەڕە و ئەوانەی کێشیان هەیە و سپێڵ و ئەم نەو ئاشتانە لەگەڵ ئەو کەسانەی کە دایک و باوکیان جابوونەتەوە لە یەکتری یا ئەم کەسانەی گەورەن و بەڵام نەخۆشن شەلەل دەماخۆ هەر نەخۆشیەکان هەیە ئەبێ لێرە لە بەشی یاسا هەمشیان بۆ بنووسرێ و اینجا کارەکانیان لە خوارەوە ڕایەکرێت. ئێمە ئیشەکانمان لێرە وەکو هەموو بەشەکانی تر ئیشی جەوازاتەکەین ئیتر ئەوەمون بووەتە لەفە یەکەم جار کە دەریەت و کێشەی هەیە کێشەی ئیشتیبای هەیە کێشەی تری هەیە وەک هەموو بەشەکانی تر ئەو ئیشانە ئەەکەین بەنسبەت ئێمەشەوە یعنی بەبێ ئەوەی کە هەست بە ماندووبوون بکەین یعنی ئیشی هاوڵاتی بەڕێ ئەەکەین و جگە لەو ئەرکەی کە لەسەر خۆشمانە ئەرکی ماڵ و مناڵیشمان لەسەرە.